سڵاو زیاتر لە 30 ساڵە ئێمە لە کوردستان بەدەست نەبوونی سەرچاوی وزەوە دەناڵێنین. لە کاتێکدا شارستانی تەجیاوازەکان سەدان و هەزاران ساڵە هێزی بەیان کردوتە سەرچاوی وزە. لە درێژەدا فەرمونون با زیاتر لەسەر هێز و وزەی با بدوێین. با لە ئەنجامی جیاوازی پەستانی هەواوە دروست دەبێت. کاتێک هەوا بەهۆی تیشتی خۆرەوە گەرم دەبێت لێک دەکشێت و چڕی کەم دەبێتەوە. بەم شێوەیە پەستان کەم دەبێتەوە بەراورد بە ناوچە ساردەکان. بۆیە لە ناوچە ساردەکانی دەوروبەریەوە با هەڵدەکات. میسرێکۆنەکان زیاتر لە 5,000 ساڵ لەمەوبەر لە ڕێگەی دروستکردنی بەلەم و کەشتی چارۆکەدارەوە وزەی بایان بۆ گواستنەوە لە ڕووباری نیلدا بەکارهێناوە. چینیەکان زیاد لە 2000 ساڵ پێش ئێستا توانیویانە وزەی با بۆ هەڵێنجانی ئاو لە بیر و ڕووبارەکانەوە بەکاربهێنن. فارسەکانیش 1000 ساڵە ئاشیبایان داهێناوە بۆ هاڕینی گەنم و دانەوێڵە. لەو کاتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وزەی با بۆ ئاودێری و ئاشەکان بەکار هاتووە. دواتر ئەو تەکنۆلۆژیایە بۆ ئەوروپا گواستراوەتەوە هەن لە ڕێگەی داگیرکارە ئەوروپاییەکانەوە ئاش و ترومپا و مشاری بایی گەیشتە ئەمریکاش. لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20دا بە هەزاران ئاش و ترومپای با لە ڕۆژئاوای ئەمریکا دروست کران کاتێک ئەوروپاییەکان کۆچیان بۆ ئەو ناوچانە کرد. دواتر بەهۆی گایاندنی تۆڕی کارەبا وردە ژمارەی ئاش و ترومپاباییەکان کەمی کرد. وزە پێویستێکی بنەڕەتیە بۆ بەردەوامبوون و پێشکەوتنی ژیانی مرۆڤ. بۆیە بەردەوام بە دوای سەرچاوی نوێی وزەدا گەڕاوە. هەم لە سەرەتاوە لە ڕێگەی خواردن و خواردنەوەوە توانیوێتی وزە بۆ پاراستنی گەرمی و زیندە چالاکیەکانی لەشدابین بکات. لەگەڵ ئەنجامدانی کار و گەڕان بە پشتبەستن بە هێز و بازووی خۆی. بەڵام وزە و هێزی بازووی مرۆڤ زۆر کەمتر و سنووردارتر بووە لە ئارەزوو پێویستیەکانی. بۆیە سەدان هەزار ساڵ لەمەوبەر توانیوێتی وزەی ئاگر بکاتە سەرچاوی گەرمی و ڕووناچی. لە نێوان 5 تا 10,000 ساڵ پێش ئێستا بەهۆی ماڵیکردنی ڕەشەوڵاخەوە فێردەبێت وزەی گا و ئەسب بۆ جووت و گواستنەوە بەکاربهێنێت. ئینجا سوودی لە هێزی ئاو و باوەرگرتووە. لە سەردەمی شۆڕشی پیشەسازیەوە خەڵوزی بەردینی کردە سەرچاوەیەکی گرنگی وزە. دواتر نەوت و گازی دۆزیەوە کە تا ئەمڕۆ سەرچاوی سەرەکی وزەن. لەو چەندەی دواییدا بۆ پاراستنی ژینگە و دەستکەوتنی وزەی پایار دیسان بە شێوەیەکی جیاواز و بە بەڕێکی زۆر هێزی مادەکرێتەوە سەرچاوی وزە. لە ساڵی 1990 کەمتر لە سەتایەکی وزەی ئەمریکا لە باوە بەرهەم دەهات. ئەو ڕێژەیە لە ساڵی 2022دا بۆ 100 وزەی گشتی زیادی کرد کە 122 وزەی کارەبای ئەمریکا پێک دەهێنێت. ساڵی 1990 تەنها 16 وڵات وزەیان لە هێزی باوە بەرهەم هێناوە. بەڵام لە ساڵی 2021دا 128 وڵات وزەیان لە هێزی باوە بەرهەم هێناوە. ئێستا نزیکەی 180 وزەی کارەبای جیهان لە هێزی باوە بەرهەم دەهێنرێت. چین وەک چۆن لە مێژوودا پێشەنگ بۆ لە بەکارهێنانی وزەی با بۆ ترومپای ئاو ئەمڕۆژ بە تەنها 136 هەموو وزەی بای جیهان بەرهەم دەهێنێت. دوایە و ئەمریکایە کە بە 72,000 تۆڕباینی بە 121 وزەی بای هەموو دنیا بەرهەم دەهێنێت. لە کۆندا ئاش و ترومپاباییەکان وزەی بایان هەر لە جێوە کردوەوە وزەی میکانیکی و نەتواندراوە بۆ جێیەکی دوور بگوازرێتەوە. بۆیە ئاش و ترومپاکان لە هەمان شوێنی وزەی بایەکە بوون. بەڵام ئێستا بەهۆی گۆڕینی وزەی میکانیکی باوە بۆ وزەی کارەبایی دەکرێت تۆڕباینەکان لە جێیەک بن و ئاش و ترومپە ئاویەکان هەزاران کیلومتر لەیان دوور بن. جگەر لەوە وزەی با تەنها ناکرێتە وزەی میکانیکی بەڵکو دەکرێت بکرێتە سەرچاوی ڕووناچی و گەرمی یان بۆ فێنکردنەوە یان وەک وزەی گواستنەوە لە ئۆتۆمبیلە کارەباییەکاندا بەکاربهێنرێت. بەڕای تۆ کەی لە کوردستان ڕەشەبا تاریکی ماڵەکانمان دەڕەوێنێتەوە؟ تۆش لێ بکۆڵەوە.